بەرەبەیانێکی جووە کەوەکان بە ئاوازی جۆراجۆر گۆرانی بۆ سروش دەچڕن. مستەفا و هاوڕەکانی کۆڵەکانیان لەشان کردو ملی ڕێگەیان گرتووە بۆ لای هەنگەکانیان بە مەبەستی دەستخستنی هەنگوینێکی سروشتی. هەردووی هێرواڵی ئەنەمێوێ هۆبەوانم هەردووی هەریواڵی. ڕێگەی هانانەوە زیاتر لە کاتژمێرەکە بۆیە هەندێک جار لە بنی دار بەڕۆیەکدا پێویست بە پشودانێکی کورد دەکات. لەو کاتەدا ئاوازێکی هەورامی ماندووبوونی ڕێگاکەیان لەبیر دەباتەوە. دەنگی هەنگاوان و قاسپەی کە و تێکەڵ دەبێت. دەنگەکەم نایگا بەوانم هەر هێنا سێما پەی دووری باڵە هۆ بەوانگیان خەیلی تا سێما پەی دووری باڵە هۆدا دێگیان خەیلی تا سێما ئیسە پیر بێنە بەوانم ئاغنەمانی ئاسا زەرگم لێت لێتە هۆ بەوانگیان شەنی هێناسا زەرگم لێت لێتە هۆ بەوانم شەنی هێناسا. هەرچەندە ڕێگاکە کەمێک سەختە بەڵام دوجارەوان دەگەنە لای هەنگە جاڵەکەیان. ئێمە هاتوین بۆ شاخ بۆ بڕێنی هەنگەکان کە لە سەعات 4:30 بەیانیەوە ئێمە بەڕێکەوتوین لە خوورماڵۆ. هەنگەکان ساڵانە بینە و شاخە لەوێ هەنگەکان لەوێ دانین لەو شاخە دووکە لێگەکەین بۆ ئەوەی هەنگەکان ببڕین پێشەوەی بەعزێ تەپاڵە و ئەمەش دووکەڵ کێشە و ئاگرەکەکەینەوە بۆ ئەوەی بتوانین تۆزێ هەنگەکان لە خۆمان دوور بگرین تا دەستکاری هەنگەکان بکەین یا هەنگوینەکە دەرکەین. سەرەتا دڵنیا بوونەوە لە سەلامەتی هەنگەکان و پاشان لە ڕێکەی دووکەڵ کێشەوە هەنگەکانیان هێور دەکەنەوە و دەست بە بڕینی هەنگەکان دەکەن. هەنگاوانەکان لە کاتی کارکردندا پێویستە جلوبەرکی تایبەتیان لەبەردا بێت بۆ خۆپارێزی لە پێوەدانی مێژ هەنگەکان. هەروەها بە ئامرازێکی تایبەت کە پێی دەڵێن نوێڵ دەستکاری شانە هەنگەکان دەکەن و لە ڕێگەی دووکەڵکێشێکی تایبەتەوە هەنگەکان سەرقاڵ دەکەن بە هەنگوین خواردنەوە. ئێمە کە هێنامان لێرە دامانە شانوشتیان بۆ دانانین تر خۆیان ناوا لێن بە گونیەکەەوە بە سەقفی ئینەکەەوە لێناوە. لێرە سەرمایەکی وەسانە هەنگەکان سڕ بووە نازە بە زۆریش لا ناچنتر ئەبێ ئاوا بە شتێک ئەمە هەنگوینێکی خۆماڵی جوان ئەمە شیان شیلێتیایە شانەکەت بە زۆری کەپسی ناکەن لە 150 شانەکە هەنگوینە و لە 150 تری هەر بە شانەی ئەمێنێتەوە بەڵام هەنگوینی تایە کەپزنێ خۆی خەڵکی بە زۆری ئەنگوینە کەپسەکەیوێ ئەڵێ ئەوە جوانترە. بەم شێوەیە ئینشەڵا بەم شێوەیە دایەتەکەینە ناو سنووقەکە لەبەرەوەگە مەلیکەکەی پێوە بێدانەکەوێتە عەرز بڕاتەوە ناو سنووقەکە ئەگە مەلیکەکە بکەوێتە عەرز لەوانەیە بێتەوەی لە ناوچوونی هەنگەکە
لەبەرەوەی هەنگیانی مەلیکە نشانەکیش دیر پێنیانەرە دێنە ژوەنە جا پێژنیانەرە کردی باخێبێ خواجە کێڵێلانا ئێڕۆ تێناراوێ بێ تێناراوێ بێ سێری ناراوێ بێ دەیدا خۆم ساڵێ ترێ باوانگیانی دەورانوکی بۆ دەورانوکی بۆ جاکینیێ شۆ بێشەڵ ئەیڕۆ کێڕێن جێڕۆ بۆ کەوتینەتە مانگی نۆ لە مانگی نۆیە ساڵانە هەیە زووتر دەستکاریەکە بەڵام هەنگوینی ئەم کوێستانانەتر ئەم کاتانە زۆر خۆشیشە و کاتیشێتی لەمەولا ئەبێ هەنگوینی ئەم شوێنە دەستکاری بگرێبەوەی زۆر لە هەنگەکان ئەیخۆنەوە ئەوەی کە هەنگوینی کردووە ئەیخواتەوە بسمیللا یا بەم شێوەیە سریانکان بەرزەکەینەوە یەکێک لە دیاریکراوەکانەوەیە کە ئەم هەنگە زۆر لە ئیش وەساوە بە کەمیژەکە ئەگەر سەری دەرگاکەی هەنگەکە کەین هەنگەکە بەقوەتەوە هاتوچۆی کەمە لە ناوە نیوەی هەنگوینەکەی کەپسە وایە هەنگوینەکەی زۆر جوانە ئەوەش مەلیکەکەیە ها ئەوەش مەلیکەی هەنگەکەی سەرکردەی هەنگەکە ئەوەتە ئەوە مەلیکەکەیە ها ئێمە شانەکە دا ئەتەکێنین ئەو شانەی کە پێویستمان پێێتیانی هەنگوینەکەیە دای ئەتەکێنمە ناو سنووقەکە و ئابم شێوەیە ها ئێستا لە مەلیکەکەش ئاگادارم دوورە لێرەوە هەنگوینی ئێرە تامی قەزوان و تامی گوڵی ئەو دارانە و بۆنی ئەو گوڵی کوێسانانەیە جیاوازترە لە گوڵی هەنار و لە گوڵی بامیە و لە گوڵی ینی ئەو گوڵانەی کە هەن لە گوڵی پوینە و لەو شارە زورە ئەوە زۆر بەڵام لێرە بە زۆری گوڵێکە ئەبێ بڵێن نایابە شازە خۆی هەنگەکە وەکو خەزنێک خەزنیەکە بۆچی ئاوارە بە حکمی گرە ئەیهێنێت ئەگەر ئەو ئاوارەی هێنا کەواتە ئەو هەنگە گرای هەیە کاتێک ئەو گرایە هەڵێت بە تایبەتی لە سەرەتای یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی ئەو گرایە کە هەڵێت ئەو گەردەگڵە وەکو گیراوەیەک خۆیان وەکو گیراوەیەکی لێکەن ئەیدەن بە هەنگەکە حازرە بۆی گیراوەی حازرە و زۆر هەموو هەنگەکانیش عادەتەن ئەو هەنگەی کە لە ناوەیە تاقەی هەفتەیەکی پێ یعنی ئەگەر تۆ یەک هەفتە بە زۆری لە فەسڵی بەهارە ئەو هەنگەی کە لە ناوایە ناتوانێت و چۆکە لە کاتی بارانە یان لە کاتێکە سەرمایە لە هەفتەیەکە 6 ڕۆژە سەرما دروزە بێ بە ئاسانی ئەو هەنگە خۆی ئەژێنێ بە حکمەوەی پێشتر خەزنی کردووە هەنگ یەکێک لە سیفاتە گەورەکانی خەزنکردنی شتە یەکێک گەردەگوڵە یەکێک هەنگوینە شیلەیە ئابەم شێوەیەتر خۆراکی شاهانە و شتیش ئەوە لای مەلیکەیە و کاتی دانانی قۆزاخە یان شوێنی شاهانەڵین شوێنی بڵێن شوێنی شاخونەی مەلیکە کە لێ ئەیە گرایتێ ئەکا ئەو کاتە کە گرایتێ کرد خۆراکی شاهانەکە خۆراکی شاهانەی بۆ دائەنێ ئەگەر جارێ خۆراکی شاهانەداکە هەنگ دەرەچێ ئەگەر جارێ خۆراکی شاهانەداکە هەنگ دەرەچێ دوو جار تێ کرد بە مەلیکە دەرەچێ ئەبێ بە مەلیکە ئەمەش گوڵی پایزەیە لێرە دەراتەوە بەس بۆ سەرمانیت ئەگا لێ لە سا پەنجای ئەو لە سا هەشتای ئەو هەنگانەش کێن بۆ سەرمانیان کەمی بەدەسوە نیشێت بەس بۆ سەر و دەموچاو لە بەرەوەی چۆنەڵی خاڵی زۆفتە ئەیا بە دەموچاوتەوە شپرزەیەەکە دوای تاوبوونی کارەکان با دڵێکی خۆشەوە دەگەڕێنەوە سەر کانیەکە و
لە دوای پشودان و نان خواردنی چێشەنگا چەند پرسیارێکمان ئاڕاستی مستەفا کرد لەبارەی پیشەی هەنگداریەوە. وسيقي سريكي نشيرنا ما باخو وظيفي ولبيضي نشيرنا ما باخو وظيفي ولبيضي پورە جیابوونەوەی هەنگێکی تازەیە لە دایکەکەی. ئەو دایکانەش تەبعەن یەکسەر نابێ بەو هەنگەی کە بتوانێت بەچێکی تازە دەربکات بەچ بە مانای پورە. لێرە مەبەستمان لە پورەوەیە کە ئەم هەنگە کە زوسانیە بەسەرا و بەهار تازە کاتەوە مەلیکەکەی ئەگە بەقوەت بێ گرادە ئاکا بەشدا ئەکات لە نیوەی مانگی سێ بەو دیوە لە 23 تا 25 سێ شوێنی شاخونەدانێ بۆ مەلیکەکان. شوێنی شاخونەدانێ بۆ مەلیکەکان ئەو کاتە مەلیکەی تازاڵێت لەگەڵ دوای 16 ڕۆژ مەلیکە هەڵێت. دوای 16 ڕۆژ مەلیکە هەڵێت ئەگەر جەوەکەی لەبار بێت کەش و هەوا لەبار بێت ئەو هەنگا خۆی بەچێکی تازە دەرەکات دەروەکو چۆن هەر لە کوردەواری خۆشمانە کە یەکێک ژنی هێنا ماڵی جیابێتەوە. بەو شێوەیە هەنگەکانیش لە ناو خۆیانە کە کاتی پورە دەرچوون هاویا کاتی پورە هاو هەنگەکان جیابنەوە و ئێمەش ئەنیشێ بەدارەوە یان بە درەختەکانەوە ئێمەش ئەیکەینە ناو سنووقێکی ترەوە یان بەرچینەیەکی ترەوە. تخمێکی لەو هەنگانەمان هەیە ئەو ڕەشانەیان مێشنەکان لە شوێنێکی زۆر بەشدا ئەنیشێتەوە بەڕاستی ئەگەر بڵێم لە خوورماڵە لە گەڕێکی خۆمانە ماڵی پورجایەکم کاکسیروان هینیە نابوو ئەمانەی بلوکوش دەباتە سەربان شۆفڵەکەیان نابوو ئەوەی دەمەکەیە بەرزیەکاتەوە یانی چوونە ناو دەمەکەی و ئەنجا پورەکەمان کرد بەو شێوەیە ئەوە بەرزانیشێتەوە بەڵامەش یەگرتۆ ئێستا من وەکو خۆ مەنگەکانمان ئەزانم چۆنە لە شوێنی بەرزانیشتنەوە نایان بەمە شوێنێکە درەختەکان بەرز بێت ئەبێ بە ئاسانی نزم بێت دەسم بگات بەوەی عەزیەتم نەیە. هەنگ مێرویشی سوودبەخشە و لە دێر زەمانەوە بایەخی پێدراوە. ئەگەر بمانەوێت باس لە مێژووی هەنگکەین دەگەڕێتەوە بۆ قەناخە سەرەتایەکانی پەیدابوونی مرۆڤ. هەندێک لە توێژینەوەکان دەڵێن پەیدابوونی هەنگ بۆ 150 ملیۆن ساڵ لەمەوە بەردەکەڕێتەوە. لە ناو کتێبە پیرۆزەکانیشدا ئاماژە بە گرنگی هەنگ کراوە. لە بەشێکی زۆری ناوچەکانی کوردستاندا بەخێو دەکرێت. لە هەورامانیشدا لەبەر گونجاوی کەش و هەواکەی بە شێوەیەکی بربڵاو سوودی لە دەبێنرێت. گونجاوترین شوێن بۆ هەنگەڵان کە دروستێکی ئەو شوێنێکە هەنگەکانی تیادانەی پێڵێن هەنگەڵان گونجاوترین شوێن پێویستە شوێنێک بە نزیک بێ لە ئاوەوە سەرچاوی گوڵ زۆر بێ لەو شوێنە ئاو سەرچاوی گوڵ خۆراکی هەنگەکە زۆر بێ لەو شوێنە و پاشان سێبەر بێ بە کەپر بۆی دروستەکەی یا لە ژێردارا بێ گونجاوترین شوێنە. هەنگ مێرووێکی زۆر کوانە یعنی بە پێی سەرچاوەکان لەگەڵ دروستبوونی ئینسانە ئەم مێرووە گرنگی پێدراوە. گرنگەکەی لە دوو ڕۆوە یەکەم ئەو سوودەی کە هەیەی بۆ ئینسان لە مەسلەی هەنگوێنەکەی لە مەسلەی تەلقیحکردنی گوڵ و دارەکانە. بۆ نمونە لە مەسلەی سوودەکانی خۆی هەنگوێنی هەیە مێوی هەیە بەرەمێوی هەیە ئەمە سوودەکانێتی پاشان پێوەدانەکەی ئەمانە وەکو خۆی سوودەکانێتی گەردە گوڵ کۆکاتەوە ئەتوانی لێی بگری ئەمە سوودێکی ترە. پاشان لە مەسلەی باخ و باغداری و ئەوانەدا زۆر سوودی هەیە کە هەر گوڵی سێوە هەنارە هەر شتێکی تر هەرمەیە ئەگەر هەنگ نزیکی بێ هەنگ نزیکی بێ ئینتاجەکەی زۆر زیاد دەکات تەنانەت هەنێ سەرچاوە ئەڵێن 1 بەدە زیاد دەکات. بۆ نمونە 7 کیلۆ ئەگەر مێرووی هەنگ نەگەڕێ پیاە یا مێرووەکانی تر تەلقیحی نەکە 7 کیلۆ ئینتاجی هەبوو بێ ساڵی داهاتوو هەنگێک لە پاڵیادانە ئەبێ بە 70 کیلۆ سێوێک هەرمەیەک ئەو شتانەی ترکە هەن. ئەو کەسانی بەم کارەوە خەریکن
کردیانە بە پیشە و بەشێکی زۆری کاتەکانی ڕۆژانەیان خۆ خەریککردنە بەم پیشەیەوە شارەزایی تاویان لەو بوارەدا وەرگرتووە بۆیە ئەتوانین پێیان بڵین هەنگەوان هەنگەوانی سەرکەوتووە بێ زۆر تەرکیزی لەسەر هەنگەکانی هەبێ چارەسەری نەخۆشیەکانی بکە چارەسەری نەخۆشی هەنگەکانی بکە نێڵێ هەنگەکانی بفۆتێن و سوود لە هەنگەکانی ببینێ لە کاتی پێویستە یعنی سەرپەرشتیان بکە نەخۆشی هەبوو بە زووترین کات چارەسەری بکە هەنگەکانی لە شوێنێکی لەبارە دانێ لە شوێنێکی لەبارە هەنگەکانی دانێ کاتێکە کاتی هەنگوین دەرهێنان بوو بە زووترین کات هەنگوینەکەی دەربێنێ لەبەرەوەی نەفەوتێ سێریکە ئەمە لە هەفتەیە کەمترە ئەوە لە هەفتەیە زیاترە تەبێ ئێمە قاوەی بۆ تۆ لە دەرهاتنایە ئەوە یەکیکیان ئەمە لە دەرهاتنایە بێ بە هەنگ وەکوەوانە بەردەوام گرادانێ ئەگەر گرادانەنێ جیلەکەی ترپیرە بنوە مرن و هەنگەکە کۆتایی بێ مێشانگ لە ڕووی بایۆلۆژیەوە لە سێ بەشی سەرەکی پێک دێت کە بریتین لە سەر و سنگ و سک سەری پێنج چاوی پێوەیە کە دوو لە چاوەکانی بۆ بینینی شتە نزیکەکان سێ چاوەکەی تری بۆ بینینی شتە ورد و دوورەکانە لەگەڵەوەشدا دوو شاخی هەستەوەری هەیە بۆ جیاکردنەوەی هەستەکانیەتی لە مۆزێکی تایبەتی هەیە بۆ هەڵمەژینی شیلەی گوڵەکان شەیلگەکانی بەکاردەهێنێت بۆ قرتاندنی بەرهەمە خۆراکیەکان هەروەها دوو جووت باڵی پەردەی هەیە بۆ فرین بەکاریان دەهێنێت هەنگ خۆی پێنج چاوی هەیە دوو چاوی ئاوێتە کە لە ئەملاولای سەریایەتی بۆ بینینی شتەکان چونکە هەنگ بەو چاوانە ڕەنگەکان نەبینێ جگە لە ڕەنگی سوور ئیتر ڕەنگەکانی تر هەموویە بینە بەس ڕەنگی سوور نابینێ سێ چاوەکەی تری پیانەوەن چاوی بەسیت سێ چاون لە تەوقەسەری هەنگدایە بۆ بینینی شتە نزیکەکانە اینجا هەنگ خۆی لەبەرەوەی کەوا لە هەوری شائیشەکە تیشکی سەروە نەوشەیە بینێ چونکە بەهۆی ئەو تیشکەوە ئەتوانێت ئێتیجاهی گوڵەکان بدۆزێتەوە کەوا بچێ بۆیان بۆ کۆکردنەوەیشی لەو گەردەگوڵ بەشێکی تری لە سەراکە هەیە پێڵێن شاخی هەستیار بە عەرەبی قڕونی ئیستیشعار ئەوەش بەشێکی زۆر هەرە گرنگی لاشەی هەنگە چونکە بەواستەی ئەو شاخانەوە ئەتوانێت هەستەکان دروستکە هەستی لێخشاندن هەستی بۆن زۆربەی ئیشی هەنگ لە ڕێگەی بۆنەوە ئەنجامەدرێ مەسەلە مەلیکە بۆنێ ئەڕێژێ بۆەوەی کەوا هەنگە کارگەرەکان ئەگادار بکاتەوە کەوا ئیشەکانیان بکەن مەلیکە خۆی بۆنێ ئەڕێژێ بۆەوەی کەوا نێرە جووت بێ لەگەڵیا ئەمانەت یا هەیە اینجا بۆنێک ئەڕێژن بۆ ئەوەی کەوا سەرچاوی خۆراک بدۆزنەوە لە گوڵ و سەرچاوەکانی تری ئەمە لەسەر ئەم دوو شتە گرنگە هەبوو خۆی ئەگەر بێن باسی قڕۆنی ئیستیشعار شاخی هەستیار بکەین زۆر زۆر گرنگە سێ بەشە بەشێکی ئانتینەوەکو ئاڕێڵ شەپۆلەکان وەرەگرێ ئەیدا بە بەشی دووەم بەشی دووەمی ژەیدا بە بەشی سیەم لە مێشکات هاوتوێ ئەکرێ و شتەکان لەوێ دیاری ئەکرێت چی بکە ئەمە بەشێکی دووەمی لەشی سنگە لە سنگە ئەویش بە شێوەیە دروستکراوەکەوە هینی تیا باڵەکانی تایە هەنگ دوو جووت باڵی هەیە باڵێکی گەورە باڵێکی بچووک هەردووکیان بەیەکەوە ئەبەسرێنەوە لە کاتی فرینە کاتە بێ بفرێ بچێ بۆ خۆراک لە دوورۆ بهێنە باڵەکانی تری بە قولاب ئەوەسرێتەوە بۆ ئەڕوا بە سرعەتی 6 کیلۆمەتر ئەڕوا بۆ هێنانی خۆراک لە گەڕانەوەیە کە خۆراکی پێیە بەقەدەر وەزنی خۆی کەمترک چونکە شەغالەکان ئەوانەی کە شت کۆکەنەوە وەزنیان قورساییان 80 میلیگرامە ئەو 40 میلیگرام هەڵەگرێ لەبەرەوە کە لە کاتی گەڕانەوەیە سرعەتەکەی کەمێ بێتەوە بێ بە 30 کیلۆمەتر ئەمە باڵەکان ئینجا باڵەکانی لە کاتی گەرما بەکاریان هێنێ بۆ فێنکردنەوەی ناو کوورەی هەنگەکە هەنگەکانی تر مەجموعەکەن ئەچون ئاوە هێنن لە خانەکانە دایەکەن ئەویش لەسەری باڵەفڕاکە تەوژمێکی هەوا دروستەکە تەوژمە هەواکە بێتە هۆی فێنکردنەوەی ناو کوورەکەی ئەمە بەشی سنگیشکە قاچی هینە باڵی تیابوو بەشی سێم لەوێ حرقوفەیەک هەیە قاچەکانی پێوەیە ینی هەنگیش
سێ جووت قاچی هەیە قاچێکی لە پێشەوەیە کورتە بەکاری هێنێ بۆ پاکردنەوەی شاخە کەستیارەکان چونکە ئەو شاخاستیارانە وەختێک کەچێ گەردەگوڵ کۆکاتۆ تۆزی گوڵشتی پێوە ئەنیشێ لەبەرەوە هەستی کەمە بێتەوە بەو جوتە قاچانە پاکیان نەکات بۆ ئەوەی کەوا پاک بن و شەپۆلەکان وەرگێ شاخاستیارەکە قاچی دووەمیشی جوتە قاچی دووەمیشی ئەو تۆزەی کەوا کۆیە کاتۆ لە سەری و شاخەکانی کە گەردەگوڵاییدا بە ئەیسڕێ بەشتکیەوە بە لاشەیەوە ئەیدا بە قاچی سێم هەڵبەتە قاچی سێمیش پێکاتێکی زۆر گرنگە لە سێ بەش پێکاتووە بنج و ساق و مەچەک خۆی لە ئەخیرا چاڵایەکی تیا هەیە پێڵێن زەمبیلەی هەنگ گەردە گوڵەکە لەوێ تۆپەڵەکە لەو چاڵایە خەزنیەکە و چەندین مووی باریک هەیە وەکو قلابێنەوە یەک گیریەکە و ئەو گردەگوڵە ئەهێنێتەوە بۆ قاچانێکەوە ئەو زەمبیلانەی تایە کە بەکاری هێنێ بۆ خواردنی هەنگ پێڵێن خۆبزن نەحەلیا نانی هەنگ چونکە لەگەڵ هەنگوینا تێکەڵیەکە کە لەگەڵ هەنگوینا تێکەڵی کردشێ لای هەنگەکان ئەیخۆن لە کاتی بەهارا زیاتر بەکاری هێنێ بۆ زۆربوونی هەنگ بۆ پەروەردەکردنی کرمۆکەکان. چزووی هەنگ وەک قوڵاب وایە بۆ بەرگریکردن لە خۆی بەکاری دەهێنێت لە کاتی پێوەداندا ئەو چزووە لە ناو لاشەی مرۆڤدا چزوەکەی جێ ئەمێنێ لە ناو دەستکێشەکە و خۆشی ئەمرێ پاش کەمێ ئەوە تا جێمە پاش کەمێکی تر خۆی کۆتایی بەژیانیت لەبەرەوەی و بەشێکە لە جەستەی جێماوە و پورەهەنگ سێ بەشە شاژن یان مەلیکە نێرە کارکەر هەرێکە لەم بەشانە کاری تایبەتی خۆیان هەیە لە ناو سندوقەکەدا نێرەی هەنگ کاری تەنها جوودبوونە لەگەڵ شاژندا کاتێک کاریان بە نێرەکان نەما خۆراکیان لێ دەگرنەوە و دەمرن کارکەرەکان و شاژن هەمویان لە ڕێگەزی مێن شاژن گەرادا دەنێت هەروەها لە ڕێی بۆنەوە ئیدارەی هەنگەکان دەکات شاژن بۆ ماوەی 7 ساڵ دەژی بەڵام هەتا تەمەنی 3 ساڵی گەرا دادەنێت کیسێکی تایبەتی هەیە 12 ملیۆن گەرا هەڵدەگرێت هێلکەکان لە ناوشانەکاندا دادەنێت و کارکەرەکانیش کە هەموو لەشکری هەنگەکە پێک دەهێنێت کار دەکەن و بەپێی تەمەن کارەکانیان دابشکراوە کارکەرەکان دوو بەشن ئەوانەی دەستنە دەرەوە کاریان کۆکردنەوەی شیلە و گەردەگوڵ و ئاوە هەروەها دیاریکردنی سەرچاوی خۆراکە ماڵیەکانیش خانەی شەشپاڵ و دروست دەکەن و کرمەکانی ناوخانەکان بەخێو دەکەن هەروەها هەنگوێن خەزم دەکەن لە بەهارە هەنگی کارگەر یەک مانگەژی مەلیکە وتمان 4 تا 7 ساڵەژی بەڵام تا 3 ساڵی کاریگەرە هێلکەی پێەیە نێرەکانیش 3 مانگەژین چونکە نێرە تەنیا ئیشی تەنیا جوودبوونە لەگەڵ مەلیکە کە پێویستیان پێنەما هەنگەکان گەماڕۆیان نەخەنە سەر و برستیانەکەن خۆیان ئەمرون فڕیانە ئەدەنە دەرەوە لەبەرەوە ئیشی زۆری ناوکورەی هەنگە کارگەرەکان پێ هەڵەسن ئێجا بۆ کۆکردنەوەی 1 کیلۆ هەنگوین 1 لیتر بڵێن هەنگوین ئەبێت 4 لیتر شیلە بێنێ ئەو 4 لیترە ئەیکا بە 1 لیتر لێ ڕێگەی ئەوە کەوات ئەیکەن بە هەڵم چونکە شیلەی گوڵەکان کە ئەوان هێنێتەوە ڕێژەی شێی یان ڕێژەی ئاوی لە 180 ئەوانەکەن بە 120 لەبەرەوە سلسێکی سەیەکێکی ئەەکەن بە بخار اینجا ئەو شیلەی ئەمێنێت و ئەمە ئەرکێکی زۆر قرسە بەڕاستی ینی بۆیە هەنگە کارگەرەکان لە بەهارە کەمەژین ئەپڕوکێن هەرکە دووری ینی کاروانەکانی ئەگەر کۆیکەی تۆ لەسەر یەک بگاتە 800 کیلۆمتر ئەو هەنگە ئەمرێت تووشی شەلە لەبێ و ئەتر ژیان نابە لەبەرەوە قرسە جا هەنگی وا هەیە لە ڕۆژێکە لەوە 300 کاروان باوکمان بەڕەحمەت بێ هەر زۆر خولیای هەنگ بۆ حەزی لە هەنگیش بووە بە تایبەت ئەو هەنگانەی کە تووڕەش بوون ئێستا ژەر خۆمان حەزمان لەو هەنگانەیە کە زۆر تووڕەن هەر لە باوکمانەوە بۆمان ماوەتەوە ئێمەش وا خەریکین و تەنانەت ئەگەر بڵێم دوێنێ مناڵەکەمان هەنگێکی بچووکی دۆزی بوویۆ لە دەرگای حەوشەکەمان لەو ناوەشانە شدەیە هاتبووی وت بە هەورامێوت تاتە هەنگێم دیێنەوە بە مەردەی یعنی ئەمە هەر ئەگەڕێتەوە بۆ ماوەی پشتا و پشت ئەوەی شایانی باسە پیشەی هەنگداری لە ڕووی ئابوووریەوە باخێکی زۆری هەیە
لە ئێستادا بە سەرچاوێکی گرنگی داهات دادەنرێت هەنگ بە چەند شێوەیەک دەتوانێت ببێتە سەرچاوی داهات هەنگوینەکەی بە شێوکی سەرەکی خواستی لەسەر و نرخێکی بەرزی هەیە لە چاو بەرهەما کشت و کاڵەکانی تردا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوە کە لە ڕووی تەندروستی و میلیەوە وەکو مادێکی سەرەکی بەکار دەهێنرێت و بۆ چارەسەری بەشێک لە نەخۆشیەکانیش دەبێت هەروەها سەرچاوێکی گرنگی خۆراکیە ئەمە شوای کردووە بازارێکی باشی هەبێت لە ناوچەکانی کوردستاندا لەگەڵ ئەوەشدا فرۆشتنی پۆرەی هەنگ ڕێگەیەکی ترە بۆ سوودوەرگرتن لە هەنگ وەکو سەرچاوەیەکی ئابووری خیلی تاسما ایسا پیر بینا بوانم اغنمانی آسا زرگم لیتا و بوانگان شنی هناسا زرگم لیتا